تەواو سوارە لەم ڕوو بەدواوە هەموو شتێک باش دەبێت. دان بەوە دادانێم کە من هەڵە بووم وە نازانم پێویستە چی بکەم بۆ ئەوەی لێم خۆش بیت. سوارە باش بوو هاتیت. من دەمەوێت شتێکت پێ بڵێم. دەزانم ئێستا پرسیار لە خۆت دەکەیت کە من چی دەکەم، بەڵام سوارە بەڕاستی دوای ئەو هەموو کارێک کە ئەنجاممدا ناتوانم ڕوبەڕووت ببمەوە. سوارە من لە ڕابردوودا زۆر ئازارم داویت، زۆر گریاندومیت. بەڕاستی من ناتوانم سەیری چاوەکانت بکەم چونکە لاخشی باشە سیرکە چێشەنیە چێشەنێ نیگەران مەبە، دەزانم دەدوست قسەی لەگەڵدا بکەیت، بەڵام تۆ سەرتا قسە لەگەڵ چێ دەکرد پێم بڵێ؟ تۆ چی دەکەیت لێرە؟ چێ دەتەوێت سەرتا داوا ڕێگە پێدان لێ بکەم ئینجا بێم چاوم پێ بکە؟ پێت ناڵێم داوای ڕێگا پێدان بکە، بەڵام لانی کەم سەرەتا لە دەرگا باشە. سوپاس بۆ ئەوەی کەوانێ ڕۆشتم پێ دەڵێیتەوە. تەواو براکەم، یعنی شەرم لێ مەکە و ئێستا گوێم لێ بگرە قسە بکە. ئەوە یعنی بابەتەکە ئەوەیە هەمان ئەو بابەتێک کە دو باست دەکرد، هاتم بۆی دەربارەی بابەتە قسە لەگەڵدا بکەم. باشە بۆچی ناڕۆی تۆ بەڕاجینی بڵێ، بۆچی بە منی دەڵێت؟ چی وا بیر دەکەیت تۆ قسەم لەگەڵدا نەکرد؟ بەدڵنیایی ڕۆژم بۆ لای قسەم لەگەڵدا کرد، دەمەوێت دووبارە قسە بکەینەوە، بەڵام هاوسەرە خۆشەویست و جوانەکەی من دڵخۆشترین کەسم چووکە تۆم هەیە وە لە کۆتاییە هەموو ئەو کێشانێک کە ڕوبەڕوومان بوونەوە کۆتاییان پێدێ. لاکشی دەستت لابە. چی؟ پێم وتی دەستت لابە، تکایە هەر ئێستا لەو ژوورش بڕۆ دەرەوە. خێراکە. بۆچی؟ من تێناگەم بۆچی بۆ شوێ قسە دەکەی؟ زۆر حەز دەکەیت بزانی بۆچی بۆ شوێ قسەت لەگەڵ دەکەم و مامەڵت لەگەڵ دەکەم وانییە؟ بەڕێز لاکشی ماهی شواری؟ ناوت چی بوو؟ ئەبهیومان خان. ئەوە ناوەکەت بووانیە؟ ڕاستە بە درێژەی ئەو هەموو ماوەی لەگەڵ ئەو ئافرەتەدا چیت دەکرد؟ هەر قسەیەکم کردبا دەدوودە ئەو ئافرەتە هاوسەری منە و مانشی هاوسەری منە و دایکی کچەکەمە. ئەو کات لەبیرت کرد بۆ هاوسەری تۆم، ئێستاش پێم دەڵێت گیانەکەم؟ نانە ڕاژینی وەبەستمەوە نەبوو، ئەو کاتێ لەگەڵ ئەو دابم لە باردۆخش سەخت بوو پێویست بەسە لاکشی هیچ بەوە ناکات هیچ بیانیت بێنیتەوە. ئەگەر بەڕاستی حەزت دەکرد ڕاستیەکان پێ بڵێیت، دەرفەتی زۆرت لە بەردەمدا بوو بۆ ئەوەی باسی بکەیت، دەتوانی هەر کارێک بکەیت بۆی ڕاستیەکان پێ بڵێیت، بەڵام ئەو کارت نەکرد. من کەسێکی شێتم چونکە خەریب و ژیانی خۆ بکەمە قوربانی بۆ تۆ. بەڵێ ڕاژینی تۆ نواندنت کرد، من بۆ ئەوی بێم بۆ لادوانیا نواندن نەبووانیا. نواندن؟ تۆ بە من دەڵی نواندنم کردووە وانییە؟ ڕاستە؟ ئەو قسەیەت کردوانیە؟ تەواو کێشە نییە. من خۆم وا پیشان دەدا کە دەمەوێت خۆم بکوژم. تەواو بەسە. دوای ئەوە تۆش نەهاتی بۆیە منیش دەستی خۆم بڕی، ئەو کاتەش خەریب بوو بمرم. بەڵام لاکشی من دەمەوێت بەڕاستی لەوە تێ بکەیت کە من دەمویست خۆم بکوژم. باشە تێگەشتی؟ دوای ئەو قسەی کە ئێستا کردت تاوەکو ئێرە بەسە، سنووری خۆتت بەسان. من نامەوێت نە لە ژوورەکەی من بمێنیتەوە نە لێم نزیک بیتەوە، چونکە چیتر بەرگەی بیننت ناگرم، بۆیە بە خێرایی لە ژوورەکەم بڕۆ دەرەوە، جارێکی تر نەگەڕێیتەوە. تێگەشتی؟ دەزانی چی؟ قسەکانی ڕاجینی ڕاستن. بەڕاستی مافی خۆیەتی کە لە ژوورەکەی خۆی دەرت بکاتە دەرەوە. دەتوانی پێم بڵێ چ گەمژەیەک بە تۆی وت ئەوەی ڕوویدا نواندن بوو؟ تۆ ناچار بووی تا بەم شێوەیە قسە بکەیت؟ دەزانم، بەڵام وای بیر دەکەوێت کە من حەز دەکەم بەنقەس ڕاجین دڵگران دەکەم، دوای ئەوە خۆشم نازانم چۆن قسەم لەگەڵیدا کرد. و تۆش خۆ دەزانی کە هەموو جارێک سیم لێ بەسەر دێت، بەڵام ئێستا ئەو زۆر دڵگران بووە. دانیشە لاکشەوەی بەسەر تۆدا ها زۆر قێزەون بوو، بەڵام من ناتوانم لە شتێک تێ بگەم. ئێستا هاوسەری کاممان زیاتر دڵگرانە؟ هاوسەرەکەی من یانەوەی؟ ڕاستە. ئێستا چی لێ دوو خوشکە بکەین؟ ڕاجینی؟ یعنی ئێستا تۆ بەڕاستی بەو شێوەی قسە لەگەڵ لاکشی کرد؟ ئێستایر کە سوارە خۆزگە دەتبینی ئەو کاتی کە بەو شێوەی قسەم لەگەڵ کرد ڕوخساری چی لە بەسەر هاتبوو، زۆر دەترسا و داماوە بەڕاستی زۆر دەترسا و ئەگەر دەتبینی ڕوخساری ئەوەندە بچووک بووبوویەوە. ڕاجینی پێشبینی ئەوم لێ نەدەکردی، تۆ بەڕاستی زۆر نەخێر سوارە. من بەڕاستی ئێستا زۆر دڵخۆشم چونکە ئێمە دووبارە بەیەکەوەین دوای هەموو ئەو کێشەیە کە پێدا تێپەڕمووین. لە کۆتاییدا هەموو شتێک چاک بووە.
ئەو هەستەی ئێستەم زۆر جیاوازە بیرم کەوتەوە سوارە وابزانم تۆش پێویستە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ سازکاردا بکەیت ڕاچێت لەسەر ئەوە بڵێ زۆر باشە لەگەڵ سازکار هەمەر کاری من دووبارە بکەوە سوارە متمانم پێ بکە زۆر دڵخۆش دەبیت هەروەها زۆر ئاسوودە دەبی دەزانیت چی؟ بیرۆکەکە بە هیچ شێوەیەک خراپ نییە هەوڵ دەدەم منیش ئەو کارە بکەم چونکە ئەگەر بڵم ناتوشی سەر ئێشەم دەکەیت و هەردەیڵیتەوە ڕاستە؟ شاژنی نواندن کەمێک گوێم لێ بگرە تۆ ئەمڕۆ ئەو مناڵە لە ژووری میوان خەوات بەر لەوەی بخەوێ پێویستە بڕۆسی باشە دەیخوات لەگەڵ ئێستەیر کە سوارە بە هیچ شێوەیەک لە بیری نەکەیت هەر ئەمڕۆ دەست بە نواندنە بکە لەگەڵ سازکار ڕێککەوتی هەروە کەمی گوێم لێ بگرە ئەوەی ئەنجامی دەدەیت هونەرە هەر بۆیە زۆر بە باشی ئەو ڕۆڵە بگێڕم هەروەها دەبێت زۆر متمانت بەخۆت هەبێت یعنی بە شێوەیەکی ئاسایی ئەو ڕۆڵە بگێڕەوەی لێ بکە بترسێت تەنها ئەو کاتە دەتوانین دڵخۆش بیت تەواو فەرمانتە خانمەکەم باشە بە هیوای سەرکەوتن سپاس بەڵام ئێستا لێرە بوون لێلاکە بۆ شو ڕۆیشتن پاسەوان پێویست هەر ئێستا بڕۆم سازکار ئاگادار بکەمەوە باڕوخسارت کەمێک میرەبان بێت ئێستا پێت نیشان دەدەم نا سیر بکە بزانم چی دەکەم ئێستا چاوەکانت داخە وای دانێ ئێستا تۆ سوارە وە منیش سانسکارم باشە ئەوە لە چاوەکانم بکە بڕۆکان بێنە خوارەوە و دوای ئەوە بۆ شێوە سەری سوارە یانی دەتەوێت خۆم داماو بکە بەڵێ هەوڵ بە ڕازی بکەیت یعنی بۆی بتوانی باوەڕ بە قسەکانی بکەیت باشە باش تۆ دەی سوارە من سازکار گوێ بگرە دەی پەلە بکە بڕۆ سیر کە سوارە سەرەتا ڕێزم بۆ تۆیە براکەم دەوێت شتێکی گرنگت پێ بڵێ و بۆی هیوای باشی گوێ لێ بگریت باشە تکایە گوێ لێ بگرێت سەرەتا ئێوە هەردووکتان گوێ سوارە سەرەتا تۆ پێویستە گوێم لێ بگریت سوارە ئەوەی کە لە ماوەی ئەو 6 مانگەی ڕابردوو ڕوویدا ئەو کارانی کە من کردم و هەموو قسانی کە کردم من لەسەر هەموو شتەکان داوای لێبوردن دەکەم ئەوە کۆتا جاریشەکە داوای لێبوردنت لێ بکەم سوارە چونکە لەم ڕۆ بەدواوە هیچ قسەیەک و هیچ کارێک ناکەم لە ئێستا بەدواوە هەرگیز جارێکی تر دڵگرانت ناکەمەوە سوارە دەزانم لەو ماوەی ڕابردوودا زۆر بریندارم کردویت و ئەم لێ کردویت بگریت بەڵام من لە ئێستاوە باڵێنت پێدەدەم کە هەرگیز جارێکی تر لێ دوور نەکەومەوە ئەگەر لە ژیانماندا هەرچێک ڕوو بدات و ئەگەر کێشەکان هەرچەندە گەورە بن هەرگیز لێ دوور ناکەومەوە سوارە باڵێنت پێدەدەم هەمیشە متمانەت پێ بکەم ئەگەر هەرچیەک بکەیت مەحاڵە گومانت لێ بکەم تکات لێ دەکەم تەنها ئەم جارە لێم خۆش بە خۆشم دەوێت جوانە ئافرین بەڕاستی وادنێکی جوانت کرد نەنا بەو شێوەیە نیە مەبەستم ئەوە ینی ئەو قسەیە جوانە زۆر جوانە سوارە سیرکە من دەڕۆم ئەمان ئەو قسانە بەڕاجین دەڵێم بەدڵنیایەوە ئاشی دەکەمەوە بەتایبەت ڕستەکەی کۆتایی زۆر جوان لاکشی قسەکانە تەواو کرد پێم وابێ قسەی زۆرت کرد ئێستا دەتوانیت بڕێیت دەڕۆم سوارە بۆ بوونەوە تۆ لە براکەم خۆش بوویت یا هێشتا لاکشی بەدڵنیاییەوە لێ خۆش بوو ڕاستێکە ئەوەیە هەموو ئەوانم لەبیر کردووە کە ڕۆیان داوە سازکار لاکشی من هەستم کرد کە پاسەوانەکە لە دەرەوە نییە هەستم بەوە کرد شتێکی هەڵە ڕووی داوە باشەکەواتە با بڕۆین دڵنیا بێنەوە
سوارە لەوانەیە پاسەوانەکە ڕۆژ بێت بۆ سەر ئەو ینی پێویست بە نیگەرانی نەکەم. لەوانەیە لاکشی بەڵام سەرەتا بە دڵنیا بینەوە سەیری ئەوێ بکە. ئاها سیرکە. ئەوە سیرمان کرد. ئەو پیاوە داماوە هێشتا هەر لە جێگەی خۆیەتی نەجوڵاوە. کەواتە منیش ڕۆکارەکانم تاوا دەکەم بۆ ڕاژینی ئاش دەکەمەوە. لاکشی بۆ بۆنەیەوە. پێم بڵێ. پسێ. ڕازینی خوشکم درۆی لەگەڵ کردی. چی؟ بەڵێ هەموو ئەو کارانەی کردووە تەنها بۆی کەمێک نیگەرانت بکە بەڵام سیرکە لاکشی من باسی شتێکم بۆ تۆ نەکردووە. تەواو باشە یاری لەگەڵدا دەکردم بەڵام ئێستا من خۆم پێی نیشان دەدەم کە یاریکردن چۆرە. لاکشی بۆستە خولەکێک هەموو کاتێک گرنگی بە خەڵکی دەدەیت بۆچی کەمێک بیر لە منیش ناکەیتەوە؟